ئێمە هاتوینەتە ناو خەڵک بۆی لێرە لەم سەرەتایەوە داخوازەکانی خەڵک ببیستین و گوێبیستی داخوازەکانی خەڵک بین و کۆی کەینەوە بۆ ئەوەی لە داهاتووەکە لەسەر داخوازەکانی بکەین و بە دوای مافەڕەواکانی خەڵکی کوردستانەوە بین و لە ئازار و ناڕەحەتیەکانی خەڵک بگەین و ئێمە خۆمان بەشێکین لەو ئازار و ناڕەحەتیانە بەڵام چینەکانی خەڵکی کوردستان هەر یەکە و بەدەست ئازارێکەوە ئەناڵێنێ. بەشێک لە خەڵکی کوردستان موچەخۆرن موچەکانیان خوراوە، بەشێکی تر بێکارن کاریان نییە، بەشێکی تری خەڵکی کوردستان ئەوانن کە خانەنشین کراون و خانەنشینەکان پێ نادرێ. لەگەڵ کار و کەسابەتەکەدا چۆنی؟ بەهۆی ئەم قەیران و کار و کەسابەتەکەنی نەکردووە. هەر هەموو ئەم کێشانە سەرچاوەکەی گەڕێتەوە بۆ ئەو قەیرانانی کە لە هەرێمی کوردستانە دروست کراونەوە بوونە تەمایی دروستکردنی تێکڕای کێشەکان. کۆمەڵی ئیسلامی هەمیشە هەڵوێستیە بووە، هەمیشە لەبەرەی گەلا بووە، دەستخۆشیان لێکەین، هیواداری سەرکەوتوو بن. وەڵام من هیوادارم هەر لەبەرەی گەلا بمێنەوە دەستخۆشیان لێکەم بتوانن سەرکەوتوو بن، هەمیشە سەرکەوتووش بوون. وڵای هەڵوێستیان نیە بەس کە هیچ شتێکە بۆ نەکرێنی هەر هیچ شتێکە نەبێ باشترە. خۆمانە شتیان کردووە بۆ خەڵک بە تایبەتی بۆ سلێمانی، بەس جویان لێ ناگیرێ لەبەرەوەی کەمینەن. جایسا من داواکاری ئەومەیە کە ئاوای ئێستایانە ناو خەڵکەوە هەموو کاتێک بێن، بەس دەگەوەی کە ئێستا ئیشان بە خەڵک بێت و بێنە ناو خەڵک و دوایش بە هیچ شێوەیە نەبینرێن. نەگەرم بەڕێزە هەمویان هەروان ئێستا دوێنێ و پێرێ و بەسەر پێرێ و هەموو ڕۆژە خەڵگێت ئێرە ئەمانەی کە خۆیان کاندید کردووە لەم کاتایشان بە خەڵکە هەموویە، بەس کە ئیشان بە خەڵک نەما کەس ناناسن. من ئەندام پەرلەمان کە زیاتر بینی بێتم کاک سۆرانم بینیوە، بەڕاستی جێ شانازیە. ئێمە سوپاسیان دەکەین، تێبینەکەی ئەوان زۆر جوانە. کاری سەرەکی ئێمە لە ناو هۆڵی پەرلەمانە بەرگری لە مافەکانی ئەو بەڕێزانە بکەین، بەرگری لە قوت و ژیانیان بکەین، بەرگری لە ئاینیان بکەین. کاری سەرەکی ئەمێ ئەوە کاری سەرەکی ئێمە. بەدەر لەوە ئێمە خۆمان لە ناو خەڵکین بە بەردەوامی قەت بە حیمایە نەسوڕاینەتەوە، پێویستمان بە پاسەوان نەبووە. بەگشتی خەڵک سرە ڕای ئەو هەموو چاواشەکاریەی کە ئەکرێ، خەڵک زۆر بە گەرمگوڕی پێشوازی لە لیستی ١٠٤ و کاندیدەکانی ئەکات و بە جۆش و خرۆشەوە پێشوازیمان لێ ئەکەن. سرە ڕای ئەو هەموو با بڵێن دیعایە ناپەسەندەی کە دژمان ئەکرێ، سپاس بۆ خوای گەورە ئەبینین خەڵک بە جۆش و خرۆشەوە پێشوازیمان لێکەوە. خەڵک متمانەی زۆر زیاتری هەیە بە کۆمەڵی ئیسلامی کوردستان و لیست و کاندیدەکانی.